ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن ئەنجومەنی چرۆی شاری ڕەوانسەر، دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد، پێدانی شارۆمەندی فەخری بە وریشە مرادی لەلایەن شارەداری شاری پۆچیبونسی ئیتالیا، سەپاندنی حکمی 47 ساڵ زندانی تازێری بەسەر 5 وڵاتی خەڵکی دەهدەشت و ناڕزایەتی کرێکارانی فولادی سیادینی ئەبهەر. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن ئەنجومەنی چرۆی شاری ڕەوانسەر، ڕۆژەی پێنجشەمە 13 سەرماوە 1404 هەتاوی کۆمەڵێک لە ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی شاری ڕەوانسەر بە مەبەستی پاراستنی ژینگە هەڵمەتی زاگرۆسانەیان بەڕێوەبرد. بە پێی سەرچاوەکانی هەواڵ ئەنجومەنی چرۆی شاری ڕەوانسەر بە هاوکاری ئەنجومەنی ژیواری ئەو شارە هاوکات لەگەڵ بەشداری بەرینی چالاکوانان و خەڵکی ئازادی خواز بە مەبەستی پاراستنی ژینگە و بەربڵاوکردنی کللتوری ژینگە پارێزی و چەندنی نەمام ئەم هەڵمەتیان بەڕێوەبرد. بەشداربوونی ئەم هەڵمەتە جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ڕژێمی کۆماری ئیسلامی و بەگرێگیراوان بۆ ماوەی چەندێ هەوڵی لە ناوبردنی ژینگە و سروشتی کوردستان ئەدەن و پێویستە خەڵک لە بەرامبەر ئەم جەنایەتەدا بێدەنگ نەمێنێ. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد، ڕۆژەی شەممە 15 سەرماوە هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێراپۆرتەکان ئارام جەمشیدون، خەڵکی گوندی قەرداغ و دانیشتووی شاری مەهاباد بە هێرشی هێزەکانی داری تڵاتی ڕژیم بەبێ بەڵگەی قزای و بە توندوتیژیە و دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندانە کراوە. شانی باسە ناوبرا و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی ئەمجەد ساڵحزادە لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە. بە پێراپۆرتەکان ئەمجەد ساڵحزادە هاوڵاتی خەڵکی شاری سەقە سەرڕای تێپەڕبوونی 1 مانگ لە گرتوخانەی تڵاعاتی شاری سنە نەک تەنیا چارەنووسی دیار نییە، بەڵکو ماوەی بەندکرانەکەی بۆ مانگێکی دیکەش درێژ کراوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە تەمەن 38 ساڵە و ڕۆژی یەکشەمەش 11 خەزەڵوەر بە هێرشی هێزەکانی ئیداری تڵاعاتی ڕژیم بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر دەکرێت و ڕەوانەی گرتوخانەکانی ئیداری تڵاعاتی ڕژیم کراوە. شانی باسە سەرڕای بەدوەدەچوونی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە و دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستدانیە. پێدانی شارۆمەندی فەخری بە وریشە مرادی لەلایەن شارەداری شاری پۆجیبونسی ئیتالیا. لە ڕۆژان ڕابردوودا وریشە مرادی بەندکراوی سیاسی کورد و مەحکوم بە سێدارە لەلایەن شارەداری شاری پۆجیبونسی ئیتالیاوە شارۆمەندی ئیفتیخاری پێشکەشکرا. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتن سەرۆک شارەوانی ئەو شارە هاوکات لەگەڵ ئەنجومەنی شاری پۆجیبونسی و کۆمەڵێکی دیکە لە ئازادی خوازانی وڵاتی ئیتالیا بە بەڕێوەبردننی مەراسمێک شارۆمەندیان پێشکەش بە و هاوڵاتیە کردووە. لە بەردەوامی مەراسمەکەشدا شیوە مەحبوبی لە وتەبێژانی کەمپینی ئازادی بۆ وریشە مرادی وەک نوێنەری بنەماڵە و لە پشتیوانانی ناوبرا و بەشداری لە مەراسمەکەدا کرد و سوزانە چێنی باسی لە چەلێکی مرۆیەکان و هەوڵەکانی وریشە مرادی بە مەبەستی پەرستنی ژیانی مرۆڤەکان کردووە. ناڕزایەتی کرێکارانی شارۆچکەی پیشەسازی ئیلام بەهۆی نەبوونی ئەمنیەتی گیانی. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاخڵ لە شارۆچکەی پیشەسازی شاری ئیلام دژ بە نەبوونی ئیمەنی گیانی و شوێنی کاری کرێکارانی ئەو شارۆچکەیە ناڕزایەتیان دەربڕی. بە پێراپۆرتەکان زیاتر لە 2500 کرێکار لە 140 واحەدی بەرهەمهێنان پیشەسازی و خزمەتگوزاری ئەو شارۆچکەیە چالاکن، بەڵام بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی ڕژیم کرێکاران لەگەڵ کێشەی هاتوچۆ بەرەو ڕووبوونەتەوە و مانگانە ژمارەیەکی زۆر ڕووداوی هاتوچۆ لەسەر ڕێگای ئەو شارۆچکەیەدا ڕوادات. هەروەها کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی خاوەن کۆمپانیاکان بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران ژمارەی کرێکارانی بریندار لە ساڵانی ڕابردوودا بە شێوازێکی بەرچاو زیادی کردووە و گیانیان لە مەترسیدایە. کۆبوونەوەی ماڵدزراوانی پرۆژەی کینمانی و یوتیبایت لە تاران.
ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ماڵدزراوانی پرۆژەی کینمانی و یوتی بایت لە شاری تاران دژ بۆ دیناهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم دادسەرای ناوچەی 15 و شارە کۆبوونەوە. بەپێی سەرچاوەکانی هەواڵ ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای بارەها کۆبوونەوە و ناڕزایەتی دژ بەکەم تەرخەمی و وەڵام نەدانەوەی دەستگای قەزای ڕژیم تاو کوێسان نەک تەنیا کێشەکانیان چارەسەر نەکراوە بەڵکو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێرش کراوەتە سەریان. لە بەردەوامی کۆبوونەوەکانی شێندا ناڕزیان خوازیاری پێڕاگەیشتنی خێرای دەستگای قەزای ڕژیم لەسەر دۆسیەکانیان و هەروەها سزادانی تاوان باران بوون. سەپاندنی حکمی 47 ساڵ زیندانی تازیری بەسەر 5 هاوڵاتی خەڵکی شاری دێهدەشت. ڕۆژی ڕابردوو 5 هاوڵاتی خەڵکی شاری دێهدەشت و لە دەست بە سەرکراوانی کاتی شەڕی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم حکمی 47 ساڵ زیندانی تازیریان بەسەردا سەپێنرا. بەپێی راپۆرتەکان فەیزوڵا زەرنوش لە ئەندامانی بنەماڵی دادخوازەکان و باوکی پدراما زەرنوش لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی حکمی 23 ساڵ، میلاد کەریمی نەسەب 11 ساڵ، ئەمیر حسێن موحسینی پور 8 ساڵ، مەهدی کەرەمی 5 ساڵ و حەمید ڕەزا دەستەوانە حکمی 1 ساڵ زیندانی تازیریان بەسەردا سەپێنراوە. شایانی باسیشە ئەو 5 شارومەندە پاش تێپەڕبوونی ماوەیەک لە دەست بەسەرکرانیان وا کۆتایی هاتنی لێپرسینەوە لە گرتوخانەکانی داری ئیتلاعات بە دانانی بارەمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرابوون. ناڕزایەتی کرێکارانی فولادی سیادین ئەبهەر دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە شیرکەتی فولادی سیادین لە پارێزگای زەنجان دژ بە پێنەدانی هەڵدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە لەلایەن بەرپرسانی و شیرکەتەوە هەڵدەستیان پێ نەدراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەما، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها بایەختانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکاران بوون. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک.